جا منافقین نەک هەر پشتەکەنە دین بەڵکو بە دەمیش و بە دڵیش و بە کرداریشیان کافر سەرەخەن. خۆی پەروەردگاریش لە قورئانە فەرمێکی فلا تكونن ظهيرا للكافرين نەکەی بە هیچ شێوەیە بە بچووکترین بەشت ئیتر دەمتە دڵتە کردارتە ببیتە پشتیوانی کافر بە دڵیش بۆ دنیا پێت ناخۆش بێ کە زەلیلە بێ کافر و مشریک و منافق ملحید و یەهودی و نەسڕانی ئەلمانی و دیموکراسی بە دڵیش کە زەلیلە بێت یا ئەچێ لە ناوەچێ نابێ پێ و ناخۆش بێ ئەوە پشتگیریکردنیانە بە دڵ. دوعا ئەوە هەر نییە بۆیان دوعای خێر هەر نییە بە هیچ شێوەیە. بە پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم فلا تكونن ظهيرا للكافرين نەکەی پشتیوانی کافر بی. یەکەم مەرحەلە کە ضعیفترین بەشی کوفرە ئەگەر تیاتا بێ ئەوەیە بە دڵ خۆشە بێ بە زەید پێ ئابێتەوە دیفاعی لێ بکەی. بە تایبەت ئەگەر کافرێ بێ محارب دەیگنا کافرێکی مسالیم بێ و ئەهلی زیممە بێ و لە ناو تا بێ و بە یاسای ئیسلام ڕازی بوو بێ و جزیە بدا بە زەید پێایەتەوە. ئیمام عومەر بە زەید پێهاتۆتەوە. ئەمە بە زەید پێهاتایەتەوە خەفەتیشی بۆ خۆی هەوڵی ژەی بژێویەکانی و کاروبارەکانی بۆ ڕێبخەی. بەڵام ئەوەی دژایەتی دینەکەتی کردو و دژمنی دینەکەتە بە ئاشکرا بە ڕوونی ئەیبینی بە هیچ شێوەیە بۆت نییە بە دڵ بە زەید پێیا بێتەوە یان خەفەتی بۆ خۆی یان دوعای بۆ بکەیت. دوا ئەو بەدەم بۆت نییە بەرگری لێکەی بۆت نییە بەرگری لێ بکەی نە لە فەیسبووکە نە لە ناو مزگەوتا کورە ئێستا لە ناو میحرابە بەرگری لە کافر و مشتیکە کرێت بەدەم لەسەر مینبەر بەرگری لە کافر و مشتیکە کرێت بەدەم. ئەمەندە بێ ئیمان زۆر بووە بە کرداریش بە هیچ شێوەیە بۆت نییە نەچی نەکەیشتیوە تەنزیم بی لە ناو ئۆرگانەکانیە نەکەیشتیوە بچیتە ژێر پەیڕە و پرۆگرامەکەی و ناو مەقەڕەکەی و خۆت ناونووسکەی نەکەی بە هیچ شێوەیە. فلا تكونن ظهيرا للكافرين تكونن نونی تەوکیدی لەسەرە یعنی هەرگیز نەکەی شتی وا نەکەی ڕۆژێ لە ڕۆژان تۆ بە هیچ شێوەیە پشتگیری هیچ کافرێ بکەی بە پەنجەیەک بێ بە دڵ بێ بە هەر شتێ بێ نەچی بەلایە چونکە خەتەرە تۆ لەوانی ومن يتولهم منكم فإنه منهم. خۆی پەروەردگار وا فەرمێ کێ لە ئێوە بڕوا پشتگیری ئەوان بکە ئەوە لەوانە. ئەمە حاڵی منافقە بەم سیانەی ئیلا پشتگیری کافرەکە یا بە دڵی خەریکە یا بە دەمی خەریکە یا بە کرداری خەریکە. زۆربەی منافقین ئەمڕۆ بە کردار و بە دەم دیارە ڕوونە. ئەگەر ئەو